خی گەورە تەمەنیەوەی پێداینەوانێت لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێکگەینەوانێ لەگەڵ هاتنیم دۆخەی کە بەسەر ناوچەکەدا تۆوە ئەم جەنگەی کە لێنەوان ئەمریکا و ئیسرائیل سەپێنراوە بە سەرێرانەوە و ئەم جەنگە ڕوویداوە لە نێو ناوچەکەدا. بەرنامەی شیکاری وەرزشی لە ماوەی ڕابردوو وەکو پێویست ئەنجام نەدراوە و لە کاتی خۆیان چەند بەرنمەیەک بەڕێوە چوە، بەڵام وەکو پابەندی وەکوی کە پێشتر خشتەیەکمان هەبوو لەگەڵ بینەرانی خۆمان ڕۆژانی یەکشەمە تا چوارشەمە ئەگەر چی بڕیار بوو پاش بەڕێوەچوونی 7 ڕۆژ 8 ڕۆژ بەسەر جەنگەکەیە بڕیار وا بوو کە گەشتی شیکاری وەرزشی بە شێوەیەکی ئاسایی خۆی دەست پێ بکاتەوە، بەڵام بارودۆخەکە و ڕووماڵەکان و بیت خۆدانزان کە کاتی جەنگیش بوو ئەوەی کە بۆ لای خەڵک گرنگە و هەواڵانی کە گاتەوە لای خەڵک تەنها جەنگەکە گرنگە، بەڵامی تر بە تێپەڕبوونی کاتی ژەوی بەبێ شتێکی ئاسایی خۆتانزان هەموو شتێ بە ڕاهاتنە لەگەڵ ئێستا درۆن داوەزین و ئەم قەسەف بوو تەقینەوە لێ بۆ ئەم کەوتۆتە خوار و ئەو کەوتۆتە خوار بۆ تەشتێکی ئاسایی لامان وە شتەکە کەوتۆتە دۆخێکی ئاسایی. بۆیە شیکاری وەرزشیش لەگەڵم دۆخەیە دۆخی ئاسایی خۆی وەردەگرێتوانێ ئینشاءڵڵا بۆ لەمە بە دوا ڕۆژانی یەکشەمە دووشەمە سێشەمە چوارشەمە شیکاری وەرزشی لەگەڵتانە بەردەوامە بێ بە هەمان شێوەی خۆی لە کاژمێرێکی پاژنیۆڕۆ و هەوڵ دەدەین پێکەوە و هاوشێوەی ڕابردوو لە خزمەتکردنی بینەرانمان وە لە خزمەتکردنی هاوڕێیانی خۆشەویست بەردەوام بین لەوەی کە لە باسکردنی یاریەکان و لەو دۆخانەی کە دێنە پێش. ڕاستە ماوەیەکی زۆرە دابڕاوین، ئەگەر بڵین ئێستا کاتی قسەکردن بێ لەسەر دۆخ و یاریەکان ڕەنگە پێویستێکی زۆرمان پێ بێ. ڕاستە ڕۆژی هەینی گفتوگۆی دەرە و یاریگا بەڕێوە چوو، بەڵام وەکو بەردەوامی ڕۆژانە و کۆپدەیتی ڕۆژانە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەتیش گەشتی شیکاری وەرزشی بێگومان ئێستا پرسیارگەلێکی زۆر کۆبۆتەوانەیە قسەیەکی زۆر هەبوو لە ماوەی ڕابردوو نەمانکردەوە، بەڵام ئینشاءڵڵا لەگەڵ دەستپێکردنەوەی یاریەکان وە لەگەڵ بەڕێوەچوونی دۆخ و پێشهاتەکان لەگەڵ یانەکانە ئینشاءڵڵا پێکەوە قسەی زیاتر و زیاتری لەسەرەکەین لەوەی کە بە چیا گوزەرێت. ئەوەی کە ئێستا گرنگە تەنها دۆخێک گرنگە ئەم شەو 42 بلیت بۆ یاریەکانی مۆندیالی ساڵی 2026 ئەمریکا مێکسیک کەنەدا یەکلابۆتەوە ماوەتەوە سەر چەند ماوەتەوە سەر 6 بلیت. ئەم 6 بلیتە چۆن دابەشە بێت 4 بلیتیان لە کیشوەری ئەوروپاوە یەکلا دەبێتوانێ و 2 بلیتیشیان پێی دەوترێت بلیتی کیشوەری جیهانی. ڕوبەڕووبوونەوەی کۆنگۆمان هەیە لەگەڵ جامایکا و ڕوبەڕووبوونەوەی عێراقمان هەیە لەگەڵ پۆلیڤیا کە ئەمە دوو ڕوبەڕووبوونەوەن و شێوازی تیر و پشکەکە وای کرد کە عێراق بێتە بەربەرەی ئەمریکای باشوور کە کۆنگۆ بکەوێتە بەرەی ئەو بەرەوانێ و لە کۆی گشتی ڕوبەڕووبوونەوەکانی تریش لە کیشوەری ئەوروپا کۆمەڵێک ڕوبەڕووبوونەوەی تایبەتمەندان هەیە، لەوانە تورکیا و کۆسۆڤۆ و هەروەها ڕوبەڕووبوونەوەی پۆڵندا و سوید کە هیچبامان شێوەیەکێکە لە یاریە تایبەتمەندەکان و هەروەها ڕوبەڕووبوونەوەی ئیتالیا و بۆسنە و ڕوبەڕووبوونەوەیکی تریشمانەیە کە پێی دەوتێت ڕوبەڕووبوونەوەی چیک و دانیمارک. کۆی گشتی ئەم ڕوبەڕووبوونەوانە ڕوبەڕووبوونەوەی یەکلاکەرەوەن بۆ گەیشتنی یەشێک لە هەڵبژاردەکان بۆ مۆندیالی 2026 کە لەو سێ وڵاتە بەڕێوە دەچن. دەزانن کە لە ماوەی ڕابردوو لە ڕێی پاڵاوتنەکانەوانێ هەموو هەڵبژاردەکان 42 هەڵبژاردە یەکگەیشتنی خۆیان یەکلا کردوانێ و هەروەها تیر و پشک بۆ هەڵبژاردەکان ڕاکێشراوە، شوێنی ئەو هەڵبژاردانە دیاری کراوە کە لە پاشکۆکانەوەیان بۆ نمونە لە ئەوروپا شوێنەکان دیاری کراوە، لە ئاسیا شوێنەکان دیاری کراوە کە لەکوێوە دەگەنەکوێ. ئەمە دۆخی پاڵاوتنەکانە و دۆخی یاریانەیە کە بەڕێوە دەچن. ئەوەی کە قسەیەکی لەسەر بێ دوو تەوەر هەیە بۆ ئەمڕۆ کە قسەی لەسەر بێ بە تایبەت ئیتالیا بۆسنە و هەروە عێراق و پۆلیڤیا. ئەمە بۆ بینەری ئەمە بۆ خەڵکی ئەمە گرنگە کە تۆ دوو قسەی لەسەرکەی. من لە عێراقەوە دەست پێ دەکەم. جاری پێشووتریش یەک قسەم کردو بۆ عێراق کە حەز دەکەم یعنی ئەم جارەش دووبارەی بکەم و بەشکە خەڵک باشتر تێبگە. ئێمە لە وڵاتێکین نێوی عێراق ئەگەر بزانی ئەم دووهەمین پەیامی ڤیدۆیی کە یاریزانەکانی عێراق بڵاویان کردەوە ئەیمەن حسێن و ئاکا ماشم و یوسف ئەمین و فران بەتریس و کە کوتلێ
عێراق وڵاتی فرەزمانەکانە، وڵاتی کەس نییە. عێراق وڵاتی کەس نییە، نە وڵاتی سونی، نە وڵاتی شیعەیە بەتەنیا، نە وڵاتی تورکمانە، نە وڵاتی کلدانە، نە وڵاتی ئاشوریەکانە، نە وڵاتی کوردە بەتەنیا. عێراق وڵاتی هەموو زمانەکانە، وڵاتێکە کە زۆربەی زمانەکان و زۆربەی نەوەتەوەکان تێیدا کۆبوو نەتەوانێت لە چوارچێوەی جوگرافیای عێراق. یعنی پەیامی یاریزانەکان زۆر جوان بوو. دوێنێ شەو جوان پەیامەکان بڵاو کرد کە بەیمەن حسێن دەست پێکا و پەیامەکانەگەن. بۆیە عێراق هیچ جایەتیکردن نییە. ئێستا ئێمە وەکو هاوڵاتیکی عێراقی هەمومان پێمان خۆشە عێراق کاکە ئەزانم غەدر هەیە و ئەزانم ڕژێمی پێشوو چی کرد و ئەزانم ئێستش چۆن و ئەزانم ئەویش چۆن و ئەزانم ئەویش چۆن و ئەزانم ئەویش چۆنن. بەڵێ ئەمانە هەمووی دەزانین. بەڵام من لەلایەن خۆوانی خۆشمان و ئاوە چەوسێنراوی نەتەوانێ خۆ نەبێ هەر لەلایەن بێگانەکەەوە بچە بگری ئەگەر تۆ جار زۆر جار بگەیتە سەر و قەزێ ئەگەر ئەو نە هەستی کوردایەتی و نیشتیمانی تایە ئەگەر بگەیتە سەر و قەزێ وەڵاهی بێگانەکە تەعزی ببا و بێگانەکە غەدرت لێ بکە ئاسانترە وەک لەوەی کەسێکی ئەزیزی خۆت کەسێکە لە نەتەوەی خۆتە کەسێک لە کاوزمانی خۆتەوە بێ عەزیەتت با ئەو بێ بوو چەوسێنێتەوە. عنی سێریگە کاتێ تۆ مەعاملەیە شتێکەکە یەگەر لەگەڵ کەسێکی بێگانەیە مەعاملەکەش ئیشکال لە شتێکی تیابێ تا حەدێ حەلە بێ عنی شەکە تۆزینە بەس ئەگەر لەگەڵ خزمێکی خۆتا کرد و مەعاملەکە دیشکالی تێکەوت ناکۆچی تێکەوت تەواو. یعنی پەیوەندیەکە زۆر لەوە گەورەتر لە مەعاملەکە زیاتری تێگەچێ. بۆیە عێراق هەڵبژاردەی هەمووانە، جیاواز لە هەمووی. ئەمە پەیوەندی بە حیزبایەتی و سیاست و ئەم بابەتەوە نییە. بیرتانە زاخۆ کە هەڵبژاردنەکەی کە بۆ باشترینی فیفا بۆ هەڵبژاردننی باشترین هەندەری فیفا باشترین هەڵوێست کە ئەو یەکگرتنە ڕوویە لە ناو کووردا چی ڕوویدا کە بگرە میدیا عەرەبی و عێراقیەکانیش بە تەواوەتی پشتیان گرتین. خۆدی عەدنان دەرجال کە سەرۆکێکێتی تۆپی عێراقە پشتی گرتین. لەبەرەوە عێراق وڵاتی فرەنەتەوەکانە. ئێستا ئێمە بۆ دڵخۆش نەبین بە دۆستی کە لە پێگاتی سەرکی عێراقێرەکە، بۆ دڵخۆش نەبین بە کوڕەکەی شاری خۆم، کوڕەکەی شاری قەڵاو منارە ئاکاماشم. هەر لە پەیامە ڤیدیۆیەکەی یعنی ئێمە گەیشتوینەتە و ئاستەی یاریزانێکی خەڵکی شاری قەڵاو منارە پایتەختی هەرێمی کوردستان کە کوڕێکی گەڕەکەکانی خۆمانە، کە کوڕێکی یانەکانی خۆمانە لە یانەکانی خۆمانەوە دروستبووە لە کاپتن سەمیر بابۆ ئەم کوڕە لە پێشمەرگێ و لێر دەرکەوتۆ و ئیشی کرد و توانەکانی خۆی پێشکەش کرد و دواتر بۆیانەی هەولێر و دواتر بۆیانەی شۆڕتە و دواتر بۆیانەی زەوڕا و ئێستا لە ڕێزی هەڵبژاردەی عێراق وەکو یەکێک لە باشترین بەرگریکارەکان ناوێنرێ. ئەمە خورسایی عێراق گەیشتووی ئەم پەیامەکە ئەگەێنێ ئاکاماشم پەیامی هەڵبژاردەی عێراق ئەگەێنێ. چۆنە بێ ئێمە زدی ئەم کوڕە کوردە بۆستی ئەگەر هەستی کوردایەتیشمان تێدا بێت چۆنە بێ زدی ئێمە بۆستینەوە. لەبەرەوە یعنی بەجددی مناقەشانە زۆر بێسوودن. ئەوەی ئەیکا لە بەتاڵی ئەیکا، ئەوەی ئەیکا لە بێمانایی ئەیکا، چونکە سروشتەکە ئێستا بەم جۆرەیە و بەو جۆرە دەخوازێ و ئێستا من لە ڕابردوو زۆر لەگەڵەوە بۆ چوونەیە بووم. زۆر کەس کارەکان لە عێراق بۆقی خۆیان بوو چونکە جیاوازێکی زۆرە بوو. بەڵام ئێستا لە عێراقا جیاوازی نییە، نە لە بینی سونە، نە لە بینی شیعە، نە لە بینی کورد، نە لە بینی تورکمان، هیچ ئاستێکی بەرز پێشکەشە خاوەنی ئاستێکی بەرز بە بانگێش دەکەی. ئەزانم کۆمەڵە یاریزانی تر هەن شایانی ئەوەن کە بانگێش بکرێنین چەک لەوانە محەممەد دلاوەر کە خۆی زۆر پیشەگەرانەش وەڵامی ئەوانێ وتی کە من پێم وایە بڕیاری هونەری ڕانەر لەوەی کە من بانگێش نەکراوم نەک حاڵەیە حسابێ، چونکە بەجددی ئەوەی دەبینێ لە ڕووی پێگاتە و لە ڕووی ناوەکانەوە کە دێنرێ بۆ عێراق شتێکی جیاوازە. سەبارەت بە یارەکە بچمە سەر یارەکە. عێراق خەونێکی 40 ساڵەیە بە پێش هەموو شتێک یعنی باش شتێک بڵێن. یاریکردن لە کیشۆری ئەمریکای لاتینە هەمومان دەزانین ڕۆحیەتە ئەنجە کواڵیتیە. باشە؟ ڕۆحیەت ئەنجە کواڵیتی. چونکە لە ئەمریکای لاتین لە هەموو شت گرنگتر ڕۆحیەتە کە ئەدرێسی هەڵبژاردەیان لەبەرەکەن و دواتریش کواڵیتی تیپەکەی لەوەی کارێکن. لە ڕووی ڕۆحیەتەوانێ جیاواز لەل هەڵبژاردەیەکی تری ئەمریکای باشوور ئەتوانین بڵین پۆلیڤیا
خراپترین هەڵبژاردەیانە لە ڕووی ڕۆحیەتەوە. لە ڕووی کواڵتیەوانێ وەریگرە ئەتوانین بڵێن هەڵبژاردەی پۆلیڤیا خراپترین هەڵبژاردەی کیشوەری ئەمریکای باشوورە لە ڕووی کواڵتیەوە. تۆ بۆ تێمەکەم جارە ئەم هاتۆتە قۆناغی پاشکۆ کۆمەڵی هەڵبژاردەی تر ناتون. ئەکرێ جارێک شتێکی وا ڕووبا. بەس مەبەستەکە لێرە چییە؟ بەراورد بە هەڵبژاردەکانی دیکە، بەراورد بە مێژوو، بەراورد بە ڕۆحیەتیان، بەراورد بە گرینتان، یعنی بە هەر شتێک بەراوردیکەی خراپترین هەڵبژاردە لە کیشوەری ئەمریکای باشوورە پۆلیڤیایە. ڕاستەم جارە پلێ حوتەمی گرتووە. لەبەرەوە یعنی عێراق بەبەختە کە لە نێودە هەڵبژاردەکەی کیشوەری ئەمریکای باشوورە پۆلیڤیای بۆ قودوەتەوە. هەموو هەڵبژاردەکانی تر زۆربەی زۆریان کاریان لەگەڵ عێراقا کردو، زۆر باش بوو بەرامبەر عێراق ینی بەس گۆڵیان لە ئەرجەنتین کردووە عێراق. ئەوش لە ئۆلۆمپیاتەکە کە ئێمە حسێن گۆڵەکەی کرد. ینی گۆڵیشان لە هەڵبژاردانە بۆ نەکراوە. بەڵام بەختەکەی عێراق لەوەدایە بەراورد بە هەڵبژاردەکانی دیکە ئەتوانین بڵین پۆلیڤیا خراپترینیانە. پۆلیڤیا باشترین دەرفەتە بۆ عێراق. و توانای ئەم هەڵبژاردەی ڕاستی ئێستا جیاواز لە ڕابردوو ئێستا پۆلیڤیا هەموو یاریزانەکانی خولی پۆلیڤی نین، بازانیاریتان نەبێ. یاریزانیە لە خولی ئیکوادۆری یاریەکە، یاریزانیە لە خولی مەکسیکی یاریەکە، یاریزانیە لە شەرقی ئەوسەط یاریەکە کاک، لە خولی ئیماراتی یاریەکە، لە خولی عێراقی یاریەکە، یاریزانیە ولێرکە پۆلیڤیەکە. بەس بانگێژ نەکە. یعنی مەبەستەکە لێرە چییە؟ مەبەستەکە لێرەیە یعنی نقطەیەکی تەحەول لە پۆلیڤیا ڕوویاوە. ئێستا یاریزانەکانی بەزی خولی پۆلیڤینین. مەم کاتێککە سێ یارەکانی پۆلیڤیامە کرد زۆربەی زۆر یاریزانەکانی یانەی پۆلیڤار، هەر یانی پۆلیڤار کۆنتترۆڵی هەڵبژاردنی پۆلیڤیای کردبوو. ئەو یانەیە کە پاڵەوانی پۆلیڤیا یانەیەکی بێزی پۆلیڤیا، زۆربەی زۆر یاریزانەکانی منتەخەبی پۆلیڤیاوی یانێ بوو. ئێستا وانە. ئێستا یانەی ڕکابەریش لە خولی پۆلیڤیا دروست بووە و یاریزانەکانی ئێستا لە خولەکانی دەرەوە یاریەکەن. بۆیە ینی پۆلیڤیا ئەوە نییە بەگاڵتە هاتبێتە ئەم قۆناغی پاشکۆیە. پۆلیڤیا بە وەڵ و ماندووبوونی خۆی هاتووە. بەڵام مەبەستەکەی من لێرەیە لە چییە؟ ینی بالاتان ڕوون بێ. مەبەستەکە لەوەیە ئەم بەرەو پێشچوونەکە لە پۆلیڤیا هەبووە شتێکی قوبوڵ کراوە. بەڵام ئەگەر ئەم بەرەو پێشچوونە لە هەڵبژاردەکانی دیکەدا بووە بۆ عێراق زۆر سەختتر بوو. چونکە پۆلیڤیا زمونی ئەم دۆخانەی نییە. پۆلیڤیا ینی لە چەند ساڵی ڕابردووە، لە 20 ساڵی ڕابردووە پۆلیڤیا نەیتوانێت هیچ کاتکاریگەری شەوتۆ دروستکە. بۆیە ئەگەر ئەم گۆڕانکاری و بەرەو پێشچوونە لە هەڵبژاردەکانی تر ڕوویبایە بۆ عێراق کێشێکی گەورە. سەبارەت بە عێراقیش گراما ڕۆڵدۆکۆی خۆشی لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانیش ئاماژەی پێکرد. وتی ئەمە ئاڵنگاریی گەورەیە، مناتومەتە سەرتی پێکە 40 ساڵە بەشداری مۆندیالی نەکردەوە. تاوان دوامین بەشداریکردنی عێراق کە تاکە بەشداریەتی گەڕێتەوە بۆ ساڵی 1986 مەکسیک بەڕابەرایەتی ئەحمەد ڕازی کە بەشداری مۆندیالیان کرد. عێراق لەو کاتەوە بەشداری مۆندیالی نەکردوتەوانێ و لەو بینەدا عێراق دوو ئینجازیە ناوە. ئەویش یەکیشیان جامی یاسای ساڵی 2007 کە یەکێکە لە گەورەترین دەستکەوتەکان لە تۆپی پێی لە مێژووی عێراقە و ئەوی دیکەشیان کەنداو بوو کە لە شاری بەسرا عێراق پاڵەوەنتی کەندای بەڕانەراتی کاساس دەستەبەر کرد. یعنی ئەمە هەموو ئینجازی تۆپی پێی عێراقیە لە دوای بەشداریکردنی لە جامی جیهانی لە ساڵی 1986ەوە. بۆیە زۆر گرنگە بۆ تەواوی یاریزانەکانی عێراق، زۆر گرنگە بۆ تەواوی ئەستێرەکانی هەڵبژاردنی عێراق کە ئەم شەو هەموو جوود و توانایەکی خۆیان بەکاربێنن لەگەڵ پۆلیڤیا. عێراق ئەگەر خۆی لە خۆی قورس نەکە توانای لە پۆلیڤیا باشترە بۆ بردنەوە. چونکە کواڵتی یاریزانەکانی ئێستەی عێراق و ئاستی ئێستەی یاریزانەکانی عێراق بەراوردکاری بکە لە ئاستی یاریزانەکانی پۆلیڤیا باشتر نەبێ خراپتر نی. یعنی هاواست. ئەگەر لە یاریزانەکانی پۆلیڤیا باشتر نەبن هاواست. و دڵنیاش من لەوەی لە یاریە کورتکراوە نەوەت خولەشیەکانە گرام ئارنۆڵدەوەی کە لە ماوەی ڕابردوو لەگەڵ هەڵبژاردنی عێراقا کردوێتی تاوکوێستە زۆر بە ڕێگەیەکی تەندروست کاری کردووە. و ئەشتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر باش هەوڵی داوە باشترین پێگاتە بۆ عێراق دروستکە و گۆڕانکاری تاو لە نێوان یاریزانەکان بکەوە، گۆڕانکاری تاو لە نێو پێگاتەکەیدا بکەوە، بەشداری تاو بە تاو یاریزانەکان بکە کە ئەمە هەمووی گۆڕانکاری زۆر زۆر باشن لە عێراقدا کە ڕوویدا و
عراق پێویستی بەم ڕایەنەرە ئینزیباتیانەیە پێویستی بە ڕایەنەرێک نییە دانیشێ خۆ سەرقاڵی کاری تر بێ یا دانیشێ هەوڵ با بڵێ وەڵام من تۆپی پێ عراق بۆ 20 ساڵی داهاتوو شتانە بۆ عێراق نابێ و تەنانەت بۆ هەڵبژاردە هەر نابێ هەر ئەسڵەن لەو شتە غەڵەتتر نییە کە تۆ لە هەڵبژاردەیە بچی ڕایەنەرێ بینی تیپت بۆ دروستکە بۆ 6 ساڵ بۆ 7 ساڵی داهاتوو چونکە ناتوانانی ئەمە یانە نییە بەدڵی خۆ یاریزانی بۆ بینی کوڵەتێکە باشکەیتەوە باشکەیتەوە باشکەیت وەرە سێری ئەمریکیکە ئەمریکی زۆر باشی ئیسپانیای بنیاد نایەوە توانی جەدەستێکی خۆی دروستکە بۆ کۆمەڵی شتی زۆر باشی بۆ ئیسپانیا کرد بەڵام شتەکانی وەکو پێویست نەکرد بوو کۆتایی پێنێ ناوکو پێویست ئەوە تا دەرەنجامەکەی و تا دیلافیۆنتی لە کۆتایە جۆرە بۆ ئیسپانیا بردەوانێ دوای چەند ساڵ دابڕانی ئیسپانیا کە ئیسپانیا لە ساڵی 2012ەوە لە پاڵاوانتی یۆرۆ مۆندیال کە بردیانێت تەنها نێشن لیگێکی دەستە بەرکرد بۆوانێ ئیسپانیا جارێک تر بە پردەوەی نازناوی یۆرۆ شاد بوو یعنی قورسە تۆ بتێوێ بڵێ وەڵا ڕایەنەرێکم ئەمەوێ هەمیشە تیپەکەم بە یەک ستایلی یاریکردن یاریکە بتێوێ لەگەڵ هەڵبژاردەیەکە سەرکەوتن بەدەستبێنی بۆیە ئەم جۆرە ڕایەنەرانەی کە لە بەڕێوەبردننی نەوەت خولەکە شارەزایەکی باشیانەیە لە بەڕێوەبردننی نەوەت خولەکە مامەڵێکی تەندروستی باشەکەن ئەمە ئەو ڕایەنەرانن کە بۆ هەڵبژاردەکان زۆر گونجاون و دەتوانن مامەڵێکی تەندروستیش بکەن و پێشتریش لە دوانەکانی سکاڵۆنیتان بینی و لەوەی کە هاتۆتە ئەرجەنتین چی کردووە و هەوڵی چی داوە و چیشی گۆڕیوە و لە ڕێی کێشەوانی لەوەی کە توانیوێتی بەم جۆرە مامەڵە بکە گرنگی بە چ ڕایەنەرێک داوە و بۆی کە بتوانێت بەم جۆرە مامەڵە لەگەڵ بەڕێوەبردننی یارەکان بکە یاری هەڵبژاردە بەم جۆرەیە کات دەچینە سەریانش بە جۆرێکی تر قسەی لەسەرەکەین تەبان یارەکانی ئەم شەوی یەکێک لە یارە گرنگەکانمان یاری نێوان ئیتالیا و بۆسنەیە کە گلەیەکی زۆر هەبوو لەسەرەوەی کە ئیتالیا بێڕێزی بە بۆسنە کردو لەوەی دڵخۆش بۆی کە ڕوبەڕووی بۆسنە بۆ تۆ بە شاوی وێڵزە منەمڕۆ ئێستا ئەوڵێم زۆر بە خێرای قسەی لەسەر یارەکان بکەم شکۆ گیان ئەڵێ پێشببینی خۆت بۆ یاری لیڤەر و پاریزەوە خۆ زۆر باشەزانی پێشببینیەکەی من چییە کاک ڕێواز ئەڵێ بە هیوای سەرکەوتن بۆ عێراق و ئیتالیا ئێمە 5 یاریزانی کوردمان لە هەڵبژاردەی عێراقدا ئینشاءڵڵا سەردەکەوێت تەبعاً ئەمە جگەلەوەی کە خۆمان هەر هەموو کارێکمان لە ڕێ عێراق و بۆ دەکرێت بالفعل ئێمە یاریزانی هاونیشتیمانمان هەیە یاریزانی کوڕی شاری خۆمان هەیە لەوەی کە لە عێراقا بێ ئتر بۆ شانازی پێوە نەکەین کاکە بوو ئەڵێ عێراق مەگەر هەڵبژاردی پۆلیڤیا لەسەر خۆی گەورە بکەینە عێراق توانێت سەرکەوتنیە بەسەر هەڵبژاردی پۆلیڤیا بالفعل من پێشتیش پێم وتم عێراق بە هەموو پێوەرەکان توانایەوەی هەیە بەسەر پۆلیڤیا سەرکەوێ بەڵام تە زروفی یاری زروف یارینەوە خولەک ڕەنگە کۆمەڵی حاڵەتی نەخوازراوی تیا بێ لە کارتی سوور لە لێدانی سزالات لە تەسەڕوفی حەکەم دەسەڵات نییە لەگەڵ ئەو هەڵوێستانەی کە ناوژیان لە نێو یاریایکە بڕوا بکەن من لەگەڵ بێڕێزیکردنی نێو یاریگادانیم من لەگەڵەوەیان نیم کە هیچ کەسێک عەزێتی ناوژیوان با یا بۆنم نە قسەی نەشیاو بە ناوژیوان بڵێ یا ئەمە یا ئەوە یا ئەوە بەڵام بەخوای گەورە زۆر بەجددی ئەم قسەیەکەم لە ناوخۆ و لە جیهانیش ئەو بەڕێوەبردنانەی کە ناوژیوانەکان بۆ یاری تۆپی پێیەکەن هێندە بێتان بووە یاریزان ناقینی حەز ڕەفتارێ بکە بڕوا بکەن یاریزان ناقینی هەر ڕەفتارێ بکە چونکە زۆر قورساگەر یاریزانبی لە نێو یاریگەیە ئەو هەموو ماندووبووناکەی و هەموو ڕاکەڕاکەکەی بە تۆپەکەیە بە ئەنقەس فیکەیە بێ بە دۆڕانێ بە زۆر ناخۆشە و غەدرە زۆر ناخۆشە یعنی بڕوا بکە ئەوەشی کە لە زدیەوەیە بچی ئاوە لەو حاڵەتە لەوی بەسەرا بێ ڕەنگە لەو خراپتری بەسەرا بکە یعنی بێتامیان کردووە بێ ئاسی ناوژیوان گەیشتۆتە لووتکە لە خولی کوردستانی شابامان شێو من خۆم حاڵەتی وان بینیوە ینی بەجددی بەزەین بە یاریزانایەت کاکە یاریزانم بینیەوە تۆ بیایەتی بەم ڕانایە بەرەمەی کەوتووە زۆر بەم سۆگەری داوەفیکەی پەنارتی لەسەر لێ کاکە وڵا بەری نەکەوتووە ئاخر ویژدانە بێ ئمە کەی وای گیرێ کاکە حەکەم یانی وازا دیارە تۆپەکە لێت تۆپێکی خاوە نە تۆپی سەریعەنە لە قەرەباڵغا بنێکشت یاریزان نەحەقیە گاڵە کاکە من ناقێتەوە بەرەمەکەی کاتێکی سووری بەڕوا بەرزەوە تۆ تموحێ یاریزانەیە کوژی کێیکە ناوژیوانەکانەوە کار ئەوە تا دوێنێ یانەی سلێمانی ڕاستە ڕەفتارەکە
ناخۆش بووە لەوەی کە سێ چوار یاریزانیانی سلێمانیش پێم وا بەپی زانێرەکانی من شەوی ڕابردوو بۆی ڕووداوەکانی ڕێمایی و ینی سلێمانی کە ڕوویدا کە هێرشکرا سەر ناوژیانی نێو ڕستی یارەکە 4-5 جاریزانیانی سلێمانی تا درنگانێکی شیش تەوقی بوونیتر نازانم ئازادکران یاخود ئازاد نەکرابوون بە زۆر بەستەکە لێرە چییە هێرشکرا سەر ناوژیانەکە و عەزێدیرا بوو بەڵام وەڵی ئەو ڕەفتارانی ئەو ناوژیوانە لە ویاریەدا کردوێتی من پێم عیبانی لەسەر شاشۆ بڵێم شانێتی بەس وڵی زۆر نامەنتقیە یعنی حاڵەتێ 2 3 4 کاکە تۆ یاریزان یاریەکی مەسیری پەیوەندی بە دابەزینی ئەم یانەوە هەیە پەیوەندی بە موچەی یاریزانانەوە هەیە پەیوەندی بە تاریخی یاریزانانەوە هەیە ئەم یاریزانانە کۆمەڵە یاریزانی لاونسپێنە پیانەوتێ ئێوە لە یانی سلێمانی یاریتان کرد یانەکە دابەزی لەسەر دەستیەوە ئێوە لە یانی سلێمانی یاریتان کرد یانەکە مایەوە لەسەر دەستیەوە کاکە ناڵێن وەرە فیکەی بۆ لێ پەنارتی ناقی بۆ بگرە گۆڵێکیان کردو ئۆفسایدە دەستت خۆش بێ گومانی تایە گۆڵەکە ئۆفسایدە لای من ڕەتی کردوتۆ کارێکی زۆر ڕاستە ناڵێن ناحەقمان بۆ بکە بە حەق بەڵامی ڕەفتارەکانی تر ئەی ئەوەی بۆ نمونە حاڵەتی گۆڵپارێز و حاڵەتی لەبەرەوە حاڵەتی بەرزکردنەوەی کاتی ئیزافی و کۆتایی پێناوی زووی لەبەرەوە یعنی بەجددی کۆمەڵی حاڵەت هەیە ناوژیوانەکان کە ئەنجامی دەدەن لە کوی گشتی ژیانە لە کوی گشتی بەڕێبردنی یارەکانە بڕوا بکەن یاریزان ناقی نییە کۆمەڵی ڕەفتارکە بۆیە ئینشاڵڵا عێراقم شەو لەو شتانە بە دوورە بێ و ئینشاڵڵا تووشی یاسنجیوان نابێتەوە هەمومان هیوامان بۆی کە عێراق بگاتە مۆندیال و ئەوەشی کە ئێستا دانیشتۆ بۆ شکستی عێراق و دەیەوێت عێراق بدۆڕێت دڵنیا بن لەوەی کاتێک عێراق گەیشتە مۆندیال یەکەم کەسە بێ ئەچێ ڤیزا تەقدیم دەکا و داواکاری پێشکەشەکان لەوەی کە من هاوڵاتیەکی عێراقیم بۆ بینینی یارەکانی عێراق دەمێ لە کەنەدا و ئەمریکا و مەکسیک ئامادەبن بۆ بینینی یارەکان زۆر لەم دەموچاوانەمان هەیە ئینشاڵڵا ئاشی بیبینن هەر لە ئاکاونتی فەیسبوکان لە متابعەم کە تا ئەو کاتەیەتە سەر بدۆخە ئەچمە سەر ئیتالیا و بۆسنە قسەیەکی زۆر کرا لەسەرەوەی کە بۆچی ئیتالیەکانەوە پێیان خۆشە ڕوبەڕووی بۆسنە بوونەتەوە بۆ بەم جۆرە ڕەفتاریان کرد طبعا ڕەفتارەکە ڕەفتارێکی ناپیشەگەرانەیە تۆ دڵخۆشی بۆی ڕوبەڕووی نەمسا بوویتەوە حەقی خۆتە بەڵام ناکرێمە لە سۆشیال میدیا بڵاوکەی تەوانێ و ئەمە یاریزانەکانی ڕکابەر نەمسا ئەسە بتێ و نەتێ نەمسا بۆ خۆی تەحەفوزێکی بەرامبەر بە ئیتالیا وەرگرتووە و وا ئەزانێت حەقی خۆشێتی کە ئیتالیا بێڕێزی پێکردووە بەرامبەر بۆی کە دڵخۆش بۆ ڕوبەڕووی نەمسا بۆتەوانێت ینی ئاساییە ئیتالیا دڵخۆش بێ بەوەی کە ڕوبەڕووی نەمسا بۆتەوە بەڵام ئاسایی نیە ئەم ڤیددیۆی لە نێو سۆشیال میدیا و لە نێو تۆڕ کۆمەڵایەتەکان بڵاو بێتەوە ئەم دڵخۆشی ئیتالیا تەبیعیە تەبینە تەبیعیە بۆ ئیتالیا زۆر زۆر ئاساییە و زۆر زۆر حەقیشیان بۆ دڵخۆشە بۆ چونکە مێژووی ئیتالیا لە پاڵاوتنەکانە وە تایبەتی بەرامبەر تیپەکانی بریتانیای گەورە شتێکی زۆر زۆر قورسە ئەنی کاڵم بریتانیای گەورە ئێرلەندە کە ئێرلەندای باکوور و هەروەها وێڵز سکۆتلەندا کە هەمیشە ئەم تیپانە ئاستەنگی بوون بۆ ئیتالیا کاتێ ڕوبەڕوویان بۆتەوە هەمیشە ئیتالیا ئاستەنگیکی زۆر زۆری بۆ بینیوەتانێ لە ڕوبەڕووبوونەوەی تیپەکانی بریتانیادا بۆیە و ئەگەر ئیتالیا بەربۆس نەژ نەکەوتایە بەروێڵزەکە و وێڵسێکێکە لەو تیپانەی لە نێو یاریگای خۆی بە پشتبەستن بە یاریزانەکانی پرێمەرلیگ بەڕاستی تیپێکی سام ناکەن بۆیە کاتە ئیتالیا بژاردەکەی دەبێت لە بژاردەی وێڵزە و دەبێتە بژار خۆ ڕاستە بۆسنە لە وێڵزی بردوێتەوە بەڵام خۆتە زانی وت من پێم وتن وتومە یاری هەڵبژاردە تەعاملە لەگەڵ نەوەت خولێکی یاریە پێویستی بە تیپێکی پڕکواڵیتی و پڕ ئەزمون و ئەمە هەمووی ئەستێر پێویستی بۆ نیە نەخێن یعنی لەو نەوەت خولەکەدا یانزە یاریزانی باش ئامادە بکە کە مامەڵێکی باشت بۆ بکە نەتوانی باشترین تیپ ڕابکەی ئەتوانی باشترین تیپ لە تۆپی پێیان ڕابگری باشترین یاریزانەکانی تۆپی پێ ڕابگری ئەم یاریە بچووکراوە ئەم یاریانە یاری ئەوەن یاری جەنگانن یاری جیاوازن ئەنی ئەمە دۆخێکی ترە بۆ مامەڵەکردنی ڕاهێنەر بۆیە ئەنی
ئەمە نابێتە پێورێ بۆی ینی لەم ڕۆژشەوانەی ئیتالیا لە مەسلحەتی بکە بەرامبەر بۆستنبول لە هەمووی گرنگتر چییە؟ لە هەمووی گرنگتر سزادانی هاندەرانی هەڵبژاردەی بۆسنەوەرسکە چونکە ئەم شەو یاریگا 10,000 هاندەر نزیک بە 10,000 هاندەری تیاگە و لەو 10,000ش هەزاری بەر ئیتالیاکێ واتە یاریگا جمەی نایە 30,000-40,000 هاندەر لە دژی ئیتالیا بۆسێتەوە نەخێر بۆ بۆسنە عقوبەیە بەرامبەر و کێشەی کە لەگەڵ ڕۆمانیا ڕوویدا و هاندەرانی بۆسنە و ڕۆمانیا عقوبەی راون لە ڕووی ئامادەبوونیان لە یاریەکان کە ئەم عقوبەیە لەم پاڵاوتنە شا بەردەوامی هەیە بۆیە ئەمەش خاڵێکی دیکە بۆ ئیتالیا کە گرنگە کاتێچێتە نێو بۆسنە ڕوبەڕووی و هاندەرە بێشمارە نابێتەوە کە زدی بۆستێتەوە ئەمە خاڵێکی ئیجابی زۆر باشە بۆ ئیتالیا و سەبارەت بە خودی ئیتالیا خودی جینارۆ گاتوزۆ ینی باز دەکرێت کە لەوەی لە ڕاگەاندەکانی ئیتالیاوە یەکی تۆپی ئیتالیا پێ ڕاگەاندون و توێتی هەڵبژاردەی بۆستنە ڕکابەری شێونەتون نییە تاوکو ئەوی شەفاعەتان بۆ بکە ئەگەر بێت و ئیتالیا سەر نەکەی بۆ مۆندیال ئێوە لە پۆستەکەندانا بەرداوام بن و ئەگەر بێت و ئیتالیا نەگاتە مۆندیال ئەوە گۆڕانکاری ڕیشەیی لە سەر جەمتی مینۆری هەڵبژاردەی ئیتالیاکرێ من پێم وایە ئەم شتە هەر یعنی ئەبێ زۆر بە زیاتر زەقیرایەتەوە لە سەریان چونکە بەجددی گاتوزۆ تاوانبار نییە بۆی کە ئیتالیا گەیشتە قۆناغی پاشکۆ و ئیتالیا دەرفەتەکەی بەرامبەر بە نەرویج لە دەستدا ئەوە سپالەتی لی بەرپرسە بەڵام ئەسە گاتوزۆ بەرپرسیارە ڕێگەکەی و نەقورز نییە و ڕێگەیەکی تاڕادەیەک باشیە لەوەی کە بگاتە قۆناغی داهاتوو و ئەگەر بشتینە سەر ئەو پێوەرەی ینی سێری کێسەیەمە کۆمەڵی هەڵبژاردەمانەیە تورکیا کۆسۆڤۆ پۆڵەندا سوید ئیتالیا بۆسنە دانیمارک چیک بڕوا بکەن بژاردەی بۆسنە لە بژاردەی کۆسۆڤۆ لە بژاردەی تورکیاش ئاسانترە بۆ ئیتالیا ینی کۆسۆڤۆ ئێستا بژاردەیەکی بێسترە لە بژاردەی بۆسنە لە ماوەی میارالئۆلیمپیانی و کۆمەڵە یاریزانی کاتەی سایت کۆلاسینا گەیشتە قیمەی و دزیکۆ ینی لەو کاتەیە بەجددی بۆسنە و بژاردێکی بێز بوو بەس ئێستا بۆسنەی ڕابردوو نەماوە زۆر جیاوازیە ینی لە کۆی ئەم بژاردانی تر هەر بژاردە لە کیشوەری ئەوروپا نەماون بۆ ڕکابەری یعنی ئەتوانین بڵین بۆسنە هەڵبژاردەی یەشتەمیانە لە خوار بۆسنەوە هەڵبژاردەکە یعنی لە پێش بۆسنەوە هەڵبژاردەکانی تر هەن ینی ڕیزبەن دیار هەڵبژاردەکەی تر لە پێش بۆسنەوە بن لە ڕووی کواڵیتی و لە ڕووی ئاستی شەوانێ کۆسۆڤۆش و تورکیاش لە هەڵبژاردەی بۆسنە بەهێزترن بۆسنە لە پاڵاوتنەکانیش لە دوا دەرفەتا چانسیەوەی بۆ زیابوولەوەی کە بێتە قۆناغی پاشکۆ لە دوا هەفتە بۆی یعنی هیچ بیانوێک لە بەردەم ئیتالیا نیە بۆی کەشکست بێنێ و هیچ بیانوێک لە بەردەم گاتوزۆ نیە بۆی کەشکست بێنێ یارەکانی تیژۆکە وتمان تورکیا چێتە نێو کۆسۆڤۆ یاریی زەحمەت چاوەڕێکە و یاریی ئاڵۆز یاری تورکیا و کۆسۆڤۆ و من پێم وایە یاریی زۆر تون دەبێت هەم لە ڕووی هاندەرانەوە هەم لە ڕووی نێو یاریگاوە و یاریی زۆر ئاڵۆزە بێ بە ڕووی بەڕێوەبردن کە ئەوە یەکێکە لە یاری تایبەتەکان یاری تورکیا و کۆسۆڤۆ سوید میانداری پۆڵندا دەکات ڕاستە پۆڵندا بەم دوایە ئاسێکی باشیەوە بەڵام سوید نابێ ئەم دەرفەتە لە دەست با کە سوید ئەم دەرفەتەی لە دەرفەتی نێشن لیگی شەو بۆ ڕەخساوە کە بەشداری مۆندیال بکات چیک و دانیمارک بە هەمان شێوە ڕوبەڕووی یەک دەبنەوانێ زۆر بە خێرایی دێمە لای کۆمنتەکانی تر باسی پۆلیسەکەی ئیتالیا بکە گوایە ئەڵەن سیخوڕی بۆ کردوون بۆ شیکی دۆڵا کاک شۆڕژ نازانم کاگرێوارەڵێ ئینشاڵە عێراق سەر ناکەێت بەوەکو خۆی بیخوێنوانێ بەڵێ کاک فەرمان ئینشاڵڵا وامە بە سەرکەوتنی عێراقیمە پێچوانی کاکرێوارەڵێن ئینشاءڵڵا عێراقێکی بێت لەو هەڵبژاردانەی بەشداری لە مۆندیالی 2026ەکە کاگەڵکەوت دەڵی ئیتالیا کاتێک چاکێکی کەس چاوەڕێیی لێ ناکات وەک 2006 تیپەکان بیاریکردن بەنجامەوە بۆ ساڵی 82 کە باشترین یاریزان لە سزنێنا من ئەڵێم ئەم مۆندیالە ڕقەمێکی قورس دەبێت ڕەنگە تا قۆناغی هێشت بڕوە جاخۆ ڕقەمی قورس بۆ ئیتالیا گەشتن بە قۆناغی هێشت نییە ڕقەمی قورس بۆ ئیتالیا ئەوەیە کە یاری کۆتایی مۆندیال ئەنجام دات ئەم شەو وەکو پێم وتن بلیتەکان هەمووی یەکلا ئەمنەوانێ و ئینشاءڵڵا سبەی لە شیکاری وەرزشی پێکەوە وەکوەستی خۆم بنجام بام خولەکەی کەمە یعنی کە تاو بووم وەکو خۆم بڵێم ئینشاءڵڵا سبەینێ کە هاتینەوە شیکاری وەرزشی
بەوردی باسی لە گەشتنی عێراق بە مۆندیال و گەشتنی ئیتالیاش بە مۆندیال دەکەین. واتان